هاوشێوەی هەفتەکانی دیکە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر ڕووی کردوتە نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجە لە سلێمانی. بەناز ماوەی 5 ساڵە سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکات. ئەو وەک ئەو سەدا ناوڵاتی دیکەی سنووری پارێزگاکەیە کە ڕۆژانە بۆ ئومێدی زۆرەوە هانا بۆ هیوا دەبن. ماوەی 5 ساڵە سەردانی هیواکەم. پێشتر عیلاجەکەم هەبوو بەس دوای وتیان عیلاجەکە نابێت لە دەرە بکرێ، مەمنوعە. ئیتر چوومە لای دکتۆرێک ئیحالەی ئێرەی کردم، هەم لەبەرەوەی کێشەی ڕۆماتیزمی خوێنمە بوو، کیماییم بۆ دانرا بوو، دیان بەوە ڕاگیرێ و هەم نەخسی ئاسنیشمە بوو. بەڵام لە خۆ بەزای بتا ئێستا هاتووم زۆر هاوکاریان کردوم و زۆر خزمە گوزارەکانیان لە جێی خۆیان بووە، بەڵام هەندێک کاتیش هەندێک عیلاج هەبووە لێرە بەردەست نەبووە، ناچار بوو نەخۆش یا بیکڕیا بێ چاوەڕێکە کە لە شوێنێکی ترەوە بەبێیان. بۆ نمونە تا ئێستا چەند جار یعنی بایۆلۆجی نەنێراوە وا پێویستی کردووە کە بکڕە. زۆر گرنگە ئەو کەسە کە ورەی لە دەست نەیە تا ورەشی هەبێ بەرز بێ زیاتریش باوەڕی بەخۆیە بێ کە بۆ زوو چابوونەوە. هیوا هەبووە نەخۆشیەکەی تێپەڕانوە، بەڵام ئەوە کە ئەگەر یەکێوری نەبێ لە دەست خۆیاتی. داتا تۆمارکراوەکانی تایبەت بە توشبوانی شێرپەنجە لە هەرێم دەرخەری ئەو ڕاستیەن تا دێت ڕێژەی توشبوان ڕوو لاڵکشانە. بە جۆرێک بە تەنها لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی لە 12 مانگی ساڵی ڕابردوو زیاتر لە 8,000 توشبووی نوێ تۆمارکراون. لێپرسراوی هۆبەی کۆنتڕۆڵی شێرپەنجە لە پارێزگای سلێمانی دەڵێت پلان و بەرنامەڕێژی ورد نییە بۆ ڕێگری و کەمکردنەوەی توشبوان. بەدڵنیایە ڕۆژەی ژماری توشبوان ڕوو لە زیادبوونایە، ئەمە شتێکە کە داتاکان سلمانوێتی. لێرە گرفتەکە لەمایە تا ئێستا کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە پرۆگرامێکی تۆکمەی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە نییە، ڕێگریکردن لە شێرپەنجە نییە، پشکنینی پێشوەخت بۆ دزینەوەی شێرپەنجە لە قۆناغا سەرەتاییەکان بۆ ئەو جۆر شێرپەنجانی کە پشکنینی پێشوەختیان بۆ کرێ ئەمانە نین. لەبەرەوە ئێمە پێشبینیەکەین کە ژماری توشبوان بەدڵنیایەوە کە زیاد بکات، بە دڵنیاییشەوە مێژینگەمان ڕۆژ بە ڕۆژ پیسە بێت، خواردنەکان وەکێ باسیەکەین، پشکنی پێشوەخت بەداخەوە کە ئەتوانین بڵێم لە ڕادەیەکە کە ئەتوانین بڵین نەبووە. بۆیە بەدڵنیاییەوە ژمارکە زیاکە و زەنگی مەترسی دیارەکە لە چەندی ساڵەوە پێشە من هەموو دیارەکەم لەگەڵ بەڕێستا باسم کرد و باسی شیەکەمەوە. بە پێی ئامارەکان ڕۆژانە بە تێکڕا 1000 بۆ 1250 کەس سەردانی نەخۆشخانەی هیوا دەکەن لە سلێمانی. ساڵانەش نزیکەی 3000 توشبووی شێرپەنجە تۆمار دەکرێن کە 100% منداڵن. بە پێی ئامارێکی تایبەتیش کە دەستی کێنێ کەوتووە بە تەنها لە 4 مانگی سەرەتای ئەمساڵ 188 حاڵەتی نوێی توشبوو بە جۆرەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمارکراون. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.